بەرەبەیانی ڕۆژی هەینی لە ناوچەی پیشەسازی یەکی سلێمانی ئاگر لە دوو کۆگای تەختە و کەرەستەی خانوبەرە کەوتەوە و دوای چەندین کاتژمێر لەلایەن تیمەکانی بەرگری شارستانی سلێمانیەوە ئاگرەکە کۆنتڕۆڵ کرا. بە پێی زانیاریە سەرەتاییەکان هۆکاری ئاگرەکە شۆرتی کارەبا بووە و جگە لە زیانی مادی کە بە سەدان ملیۆن دینار دەخەمڵێنرێ هیچ زیانێکی گیانی نەبووە. من کە هاتمە ئێرە سەعات 5:06 بەیانی بوو لە 5:09 ئاگرا سەری هەڵە دەستی پێکرد بەپی هەوڕەکان مەڵن ئەم ئاگرە لە سەعات 5:09 بەیانی دەستی پێکردووە. من کە هاتم سەعات 6 بەیانی هاتمە ئێرە ئەو کاتە تیمەکانی ئاگر کوشێنەوە و ئەم پیاوە بەڕێزانە و لایانی پەیوەندیدار وەکو پەیوەندی هێفراکەوتنی خێرە 122 وەکو ئامبڵانس و ئەمانە و تیمەکانی تەندروستی هاتنە سەر مەوزوعەکە ئاگرەکە بڵێسی سەن بوو بۆی شورتی کارەباوە بووە. وتەبێژی بەرگری شارستانی سلێمانیش دەڵێ بەهۆی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەەوە نیان هێشتووەتە شەنە بکات و کۆگاکانی دەوروبەری بگرێتەوە. ئەوەی کە هەیە زیانی گیانیمانە زیانی دارایی بەس بەر ئەو دوو کۆگای کەوتەوە کۆگاکی کارگەیەکی دارتاشیە لەگەڵ کۆگایکی داروتەختە و معالجەی خانوبەرەیە هەیە کە زیانی گیانیشمان نیە. ئەوەی کە هەیە بەوەیە دوای لەلایەن لیژنەکانەوە لیژنەمان بۆ تەشکیل کردووە هەم بۆ زەرەری مادیەکە هەم بۆ سەبەبی ئاگرەکە. هۆکارەکان لە ڕووداوێک بۆ ڕووداوێکە فەرقەکە جیاواز ناتوانێت هەموو ئاگرەکان بکەیت بە یەک کۆگار. دوو ئاگر لەم لە ناوچە پیشەسازەکان تا ڕادەیەکی باش چەند ساڵێکە نیمانەیە زۆر کەم بۆتەوە. ئێمە داوا لە هاوڵاتیان نەکەی پابند بن بە ڕێنمایی چونکە جێبەجێگەی ڕێنمایەکان ئەبێتەوەی سەلامەتی شوێنەکەی لە دوای بەجێشتنی شوێنەکەی داوا لە هاوڵاتەکان سەرجەم ئامێرە کارەبایەکان و کارەبایەکە لە ڕێسیەوە کوژێنێتەوە بۆی سەلامەت بێ. بەرزبوونەوەی پلەکانی گەرما و نائەندازەیی لە دروستکردنی بەشێک لە ماڵ و کۆگاکان و ڕاکێژانی تەزووی کارەبا لە دەرەوەی ڕێنماییەکانی سەلامەتی لە هۆکارە سەرەکیەکانی ئاگرکەوتنەوەیە لە بەشێک لە ماڵ و شوێنە بازرگانیەکان لە ساڵانی ڕابردوودا. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.